کری پرورد رنج و آزارین کری پرورد رنج و آزارین شپولی لفاوی ایار من دریای خروشی کار شپولی لفاوی ایار من دریای خروشی کار سوسیالیسم الصویوات و روشهلات سوسیالیسم الصویوات و روشهلات روزگار سورینی تو بی آزادی چنی سخی روزگار سورینی تو بی آزادی چنی نکلی را لگی جهان هلدا کنال شورشمان نکلی را لگی جهان هلدا کنال شورشمان سوسیالیسم الصویوات و روشهلات سوسیالیسم الصویوات و روشهلات Balena den baleni sur Lagish kargayni zekudur Balena den baleni sur Lagish kargayni zekudur Ageri khod agesenin Rishay zolmuzolar benin Ageri khod agesenin Rishay zolmuzolar benin سوسیالیسم الصویوات و روشهلات سوسیالیسم الصویوات و روشهلات نکلی را لگی زیان هلدا کنال شورشمان نکلی را لگی زیان هلدا کنال شورشمان سوسیالیسم الصویوات و روشهلات سوسیالیسم الصویوات و روشهلات سوسیالیسم الصویوات و روشهلات سوسیالیسم الصویوات و روشهلات من کرێکارم چەوساننەوە و ڕەنج فێری کردووم کە بەرهەمی کار و ڕەنجم خوڵقێنەری ژیانە
تەم و سەرکوتی زاڵم و داگیرکەر و سەرمایه‌زاری چاوسێنەر و چاوچنۆک فێریان کردووم وەکو کێوێکی سەخت و گەردەنکەش ڕاوەستاو بم ملکەج نەکەم فری و نەخۆم خۆم ڕێک بخەم بۆ خەبات و تێکۆشانە مێژوویەکەم دژ بەم نیزامە چاوسێنەر و نایەکسانە. شەوە زەنگ و جەهلی جەلادی ستەمکار فێریان کردووم نەهێنیەکان بپارێزم کار لە کارگە و مەزرا و کوورەخانە و کۆڵبەری وەکو پۆڵا خاڵ و پەروەردەیان کردووم. وێنەی ڕووبارێکی ئارام و مەنگ شوو درێژ و بەتاقەت و خۆڕاگر بم بە وریاوی و بە وشیاری یەکگرتووانە کەندوکۆسپی سەر ڕێگامان تێکشکێنم کتوبەندی سنوورە دەستکردەکان بەزێنم. من کرێکارم پێشڕە و ئاڵا هەڵگری خەباتی نەپساوەی ڕێکخراوی ئەم سەردەمەم. بەڵێ من لە خۆر فێر بووم کوورەی خەباتم هەمیشە گەرم و وزەبەخش بێت گەر بشسووتێم ڕووناکی بەخشی ڕێگا بووم. ئەستێرەکان فێریان کردووم تاریکی و ترس و ڕاڕایی دژ بەم نیزامە بۆگەن و چۆسێنەرە لە دڵ و دەروونما جێنەبێتەوە. شۆڕشی ژن ژیان ئازادیش ئەو دەرس و ئەزمونەی بیرهێنامەوە دەبێ بۆ سەرخستن و پێگەیاندنی ئەو شۆڕشە مەزنا ڕێکخراوتر و یەکگرتووتر لە جاران هێزی چینایەتیمان باشتر ڕێخەین و بێنە مەیدان ببینە هێزێکی بەکردار پێشڕە و پێشاهەنگی ئەم شۆڕشەی ژن ژیان ئازادی. بۆ لە گۆڕنانی ئەم نیزامە سەمکار و چاوسێنەرە لە ئێران ڕێگا خۆشکەین بۆ دامەزراندنی کۆمەڵگایکی ئازاد و ئاسوودە و یەکسان لە هەموو کونجێکی ئەم جیهانەش سەرقاپڵە و پێشەنگی کاروانی خەباتکاران و وەفادارانی ڕێبوارانی ڕێگەی نظامێکی ئینسانی و ئازاد و یەکسان بین. بەڵێ ڕێگامان سەختە پڕ لە هەوراز و نشێوە بەڵام دەبێت سوسیالیزم ئاسۆی ئاواتمان بێ بژی چینی کرێکار بژی شۆڕشی ژن ژیان ئازادی بژی سوسیالیزم. سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هیوادارم کە لە هەر شوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالیەوەتان هەبێت با بەرنامەیەکی تایبەت کە ڕاستەوخۆ لە خزمەتانداین بە بۆنەی یەکیمەی ڕۆژی جیهانی چینی کرێکار بتوانن بینەر و بیسەرمان بن و کەڵکی پێویستیش لەم بەرنامەیە وەربگرێت. بڵێ ئەمڕۆ یەکی مانگی مەی بەرابەر لەگەڵ 12 مانگی گوڵانی ساڵی 1403 ڕۆژی جیهانی چینی کرێکار واتە چینێکەکە بە یارمەتی سروش زۆرترین نیعمەتە مادیەکانی ئەم دنیاپان و بەرینە بەرهەم دێنێ. تەلەڤیزیۆنی کۆمەڵە وێ ڕایسڵا و جوانترین پیرۆزباییکردن بە بۆنەی هاتنی ئەم ڕۆژە شکۆجار و مەزنە لە سەرجەم کرێکارانی و زەحمەتکێشان ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بەرنامەیەکی تایبەت پێشکەشی ئێوەی بەڕێز و بینەر دەکەین. بەڵێ ئازیزان هەرو جۆرەی کە چاوان باسکرێمە ڕاستەوخۆ لە خزمەتاندانیەوەش دەتوانن لە ڕێگەی واتساپەوە پیرۆزبایی یا ئەگەر قسەیەکتان هەیە بم بۆنە و بینێر وایمەش لێرە بیخوێنینەوە بۆ بینەرانی ئازیز. ئێمە ئێستا لەم بەشەدا ڕۆماڵی راپۆرتەکان لە دەرەوەی وڵات دەکەین هاوڕیانمان لە دەرەوەی وڵات دیارە ڕێپێوانە بە بۆنەی یەکیمەی ڕۆژی جیهانی چینی کرێکار تاوجێگی کە بتوانین ئێمە پوشی ئەمانە دەدەین و دانهێنینە سەرخەت و ئاگاداری وەزیەتی ئێوەش بین کە بزانین چۆنە. ئێستاش ئەگەر هاوڕیان لە ئۆتاق فەرمان پێم وابێت لەگەڵمان کاگڕزگار لە نۆروێژ لەگەڵماندا دەبێت هاوڕانی کەشمان لەسەر هێڵن بەڵام کورد گزارشەکان وەردەگرین کە بتوانین ئاگاداری هەموو وڵاتەکان بین. کاگڕزگار ئەم کاتە سلام کاکەمیگیان بێمە فەرموو مایک لە اختیارەوەدا ئەگەر دەکرێت نۆروێژمان پێ بدات هەندێک ڕێژەی بەشداری بەسەر چاو کاکەمیگیان لایەنەکان منیش ڕێز و سڵاوم هەست بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هەروە ئیمڕۆ دانن ڕۆژی یەکی مەی ڕۆژی جیهانی چینی کرێکارە ئەم ڕۆژە کە بێگێژم بە تواو کرێکارانی جیهان بەتایبەت کرێکارانی ئێران و کرێکارانی کوردستان هەروە ئەزانن هاوڕێیانی تەشکیلاتی ئێمەش کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران لە وڵاتی نۆروێژ بەشداری ئەم مەراسمە مەراسمێ باشکووە
لێرە بە بەشداری ئەحزاب و جەریاناتی چەپ و کۆمۆنیست و بە بەشداری خەڵکانی دیکە بەڕێوە دەچێت. ئێمەش لێرە فعلەن ڕێپێوانەکە دەستی پێ نەکردووە، ئەتوانم دوجار ئەگەر ڕێپێوانەکەی ئەگەر کاتتان بوو مەجارتان بوو حتمما لە خزمەتتان ئەتوانم لەوێش لە خەمەتان بم و بینەری هاوڕێیانتان. زۆر باشە حتمما لەگەڵمان بنێنەوە ئاوایانی بکەوت بەسەر هێڵن دواترێنەوە بێزت ئەمانی ئەگەر هاوڕێیانی بەشی کۆنتترۆل ئەمانیمان بۆ کاک بێزات ئەگەر بکرێ گزارشێک لەو کۆبوونەوەی لەو شارێک خۆتان کە بەشداریتان کردووە شاری یوتیوبی بڵێ بۆمان باسکەن چیان گەلێک بەشدارن ڕێگوێ بەشداریەکان چۆنا بەڵێ پێش هەموو شتێک پیرۆزبایی یەکی ئەیاتان لێ دەکەم ئەوڕۆ هەر وەک سەڵان پێشتریشکە لێرەکە پرمنەوە لە مەیدانی شاری یوتیوبی ئەحزاب و با بڵێن لایەنگەران حیزبەکەن بەدەستی و ئەحزاب سیاسی وڵاتی مەیدانە پێشتر و دوایتریش دەسەوانێک دەکرێت ماشی یەکی ئەیانە کە لێرەوە دەڵات بەڕێوەبەری سەرەکی ئەو ماشەی ئەو ڕاستیدا حیزبی سوسیال دموکراتیک من ئێستا لە شوێنێکی کە بڵێن لە وەسەتی دووبارەکەی سوسیال دموکراتیکە لەلای ڕاستی منەوە بارەداکە لە ڕای چەپینەوە ڕاستەوە هەموو ئەو ئەحزابانە لێرە کۆ دەبنەوە وهروەها قسە و باسەکردوان بەڕێوە دەبن بەشێکیان لێرە بەشێکی دواتریشی پێ دەگەڕێتە بەشی ئەسڵیە دەگەڕێتەوە بۆ سێنتر وەسەتی شاری یەکەدەمی زۆر سپاس کاک بێهزاد دواتر حتمما ئەگەڕینەوە وڵات با بڕۆین لای هاوڕێیانی ترمان کاک بێزات حتمما ئەگەر دواتر هاتینە وڵات دەنگتان زۆر باش نایە بۆ ئێمە دواترێکە هاتینەوە گزارشەکەی تەکمیلکردە لە شوێنێکی ئاحتر دەنگت بیستن دەنگت باش نایە بۆ بەڵێ تۆزای سوهەڕانیشتە دەکەن لێرە کە دەنگی بڵوگۆکان زیاتر بەڵێ لەسەر هێڵ بێنە حتمما دێنە وڵات کاکمان پێما بێت لەگەڵماندایە ئەگەر هاوڕیان بتوانن بیان نەسەرخەت کاک ئەسعەدەم کاتت باش دەنگی ئێمە تەیە کاک ئەسعەد دەنگی ئێمە نابێت کاک ئەسعەد دەنگت نایە بۆ ئێمە دەنگت نایە بەداخەوە ئەگەر دەکرێت کۆنتترۆلێکی مایکەکە بکەن تاکو هاوڕێ ئەسعەد کێشەکەیان ئەبێت بۆ نەڕۆین لای کاکچیا لە زۆر باشە کاک ئەسعەد هەروە لەسەر هێڵ بمێنە ئێمە کاکچیا دێنینە سەر خەر گزارشێک لە وەردەگرین دێنەوە لای خزمەت بەڕێستان کاکچیا لە ئاڵمان ئەگەر بکرێت هاوڕیان لە ئۆتاق فەرمان کاکچیامان بۆ بێنە سڵاو ڕێز و حرمەت کاک ئەمیر هاوڕێ چاوان سڵاو ڕێز و تەرجەم بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و تێکۆشەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕۆژی یەکی ئەیار لە سەرجەم تێکۆشەرانی کرێکاری و کۆمونیستەکان و خەڵکی شۆڕشکەری کوردستان پیرۆز بێت زۆر سپاس کاکچیا سڵاو بۆ بەڕێزیشتان بەخێر کاکچیا ئەگەر بکرێت گزارشێک لەو کۆبوونەوەی کە بەشدارن بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە باس بکەن ڕێژەی بەشداریەکان چۆنە کێ ڕێکخەری ئەو کۆبوونەوە بووە و کام حەز بوو لایەن بەشدارن هاوڕێ چاوان وەکو هەموو ساڵێک لەم شار ئێمە لە شاری کۆڵن لە ئەڵمان لەبەر اتحادیە فلزکاران ئەڵمان شاخێ کۆڵن بەدەیان هەزار تێکۆشەری ڕێکخراوە جیاوازە کۆمونیست و چەپەکانی سەراسەری دنیا کۆبوونەوە کە هاوڕێیانی خۆشمان کۆمەڵە و حەزبی کۆمونیستەران
تێدا بەشدار بوو ڕاستەکەی ناکردێ بڵێن چەند حزب چونکە ژمارە حزب لە هەمووی دنیاوە هاتوو کە ناکری بیان ژمێری دەیان 1000 نەفەر بەشداریان کردووە ئەم سەرۆتەری ڕێپێوانەکە دیار نییە کاک چیە جیاوازی ئەم ساڵ ئەم ڕێپێوانەی ئەم ساڵ لەگەڵ ساڵانی پێشووتر هەیە بەرچاوە ڕاستەکەی من پێم وایە ئەم ساڵ ئەم شار ئێمە لە 2 ساڵ ڕابردوو شلۆقترە قەشەنگ کەشوهەوای شەڕی ئیسرائیل و فەلەستین شەڕی ئوکراین و ئەو شەڕانەی کە لەم 2 ساڵە خوڵقاوە بەسەر ئەم ڕێپێوانە زاڵە یعنی ناکرد بڵین تواو زاڵ بەڵام قەشەنگ دیارە بە شعارەکانە بە پلاکارد و پەرچەمەکانە داخوازە کلیخاریەکان تۆزێ معتەرزتر هاتوونەتە بەرەو چونکە کاپیتالیزم لە ئەوروپا و ئەمریکا زۆری فرەتنی هێناوە بۆ وەرگرتنەوەی ئەو دەستکەوتانەی یا ئەو ئیمکاناتی ژیانەی کە لە اختیار خەڵکی لای خواری و کۆمەڵگەواتە بەرهەمهێنەران و کرێکارandایە هەر بۆیە تێکۆشەرانی کرێکاری وە کۆمونیست هیچ چارەیەکیان نییە کە تۆزێ مەهاجمتر یان بەرحەقتر و داواکارتر بێنە پێشەوە زۆر باشە کاک چیە هەر لەسەر هێڵبنێ لە دواتر دێنە خزمەتان ئەگەر ئەو هاوڕیانەی کە لە لاشی بوون هەر کامێکیان پێیان خۆش بوو سەدکەن بەبوونی ئەم ڕۆژەوە مایکیان پێ بدە دواتر دێنەوە بۆلات لەسەر چاو کاک ئەمیرگیان حتمەن دینەوە خزمەتان هەر بژین بزانین دەنگەکە ئەگەر حال بێت هاوڕێ ئەسعەد بێنە سەر هێڵ هاوڕێ ئەسعەدەم کاتت باش ئەگەر دەنگی ئەمەیە فەرموو بەداخەوە کاک ئەسعەد بەداخەوە دەنگت نییە لای ئێمە ئەگەر هەنسفریەکەت پێ هەنسفریەکەت لا بە هەر بە گوشیەکەت گزارشەکە بدەی فەرموو کاک ئەسعەد ئەبێ ئاگاداریان بکەنەوە ئەمریکا هەنسووریەکەیان لابان هەر زۆر باشە ئێستا هاوڕیان تەلەفۆنت بۆ دەکەن پێت دەڵێن کاک ئەسعەد هەروە لەسەر هێڵبمێنە دێنەوە بۆلات ئەگەر بکرێت کاک بێهزاد لە یوتیوبری بێنەوە سەر هێڵ کاک بێهزاد ئەگەر دەنگی ئێمە پێ فەرموو بەڵێ هاوڕێمی دەنگم بزانم ئەگە دەنگم تەنەبێت بەڵێ ماندووش نەبی کاک بێهزاد منە پرسیارم لە کاکچیاش جیاوازی ئەم ساڵ ئەم ڕێپێوانەی کە بەم بۆنەوە کراوە لەگەڵ ساڵانی هیچ بەرچاوە ڕاستی ئەگەر بڵێن بە شێوەیەکی زۆر بەرچاوتر بێ ئەوەیە کە ئەحزابی سیاسی زیاتر شرکەتیان تێدا کردووە بەڵام وەکو ئێستا تقریبان ساعاتێکی ماوە کە خەڵک بە شێوەیەکی ڕسمی بێن بەو شوێنە و کۆ ببنەوە بۆیە تۆزێک وەک خەڵک زۆر هاتنەکەی وەکو ساڵان بابڕێت تا ئێستا نهاتوە بەس وەک گوتم کە ساعاتێکی ماوە کە خەڵکەکە زیاتر بێت ینی خودی ڕێپێوانەکە ساعاتێکی دیکە دەست پێ دەکا بەڵام جیاوازێکی زیاتر ئەوەیە کە ئەحزابی سیاسیەکی زیاتر شرکەتیان تێدا کردووە بە تایبەتی ئەحزابی سیاسی سوێدیەکان ئەوانەی کە زۆر بەشەکە چەپ و کۆمونیستن و تازە با بڵێن ساڵانی پێشتر هەر لە ژێر چەتری وێنستێر پارتیەوە داهاتن بەڵام ئەو ساڵ بۆ خۆیان هاتوون با بڵێن چادریاندا ناوە و کە تراکێت پەخش دەکەنەوە بۆ خۆیان و ئەویان بەرچاوترە نسبەت بە ساڵانی تر کاک بێزات پێتان وایە ئەم جۆرەی کە دەبێت خەباتی پێکاری دەوری شیاوی خۆی گەڕان بێت ئێوە ساڵانێکە لە دەرەوەن لە ئەوروپان تا ئێستا خەباتی کرێکاری لەوێ چۆن بەرەو پێشووە خەباتی کرێکاری لە ڕاستیدا لە وڵات بە تایبەتی لە سوێد تۆزێک بەرچاوترە نسبەتەن بە وڵاتەکانی کەوە خەباتی کرێکاری هەموو ڕۆژێک بەڕێوە دەسی هەر بۆ نمونە فۆند مێتاڵ سندیکای کاریگەری فۆند مێتاڵ کە تقریبەنەوە 1 ساڵە
شرکتی تسلای بلوک کردووە و هەموو کارکردنەکانی اقتصابیان کردووە نزیک بە 1 ساڵەکە نەچوونەوە ئەو کارانە زۆر دەکرێەوە بە تایبەتی پارە با بڵێن ساڵی پێشووتر کە تەوەڕۆم زۆر ڕۆژ بۆ سەرێ شرکتی سندیکا کرێکاریەکان هەوڵێکی زۆریاندا کە حقوق و دەستمایە چینی کرێکار بستە سەرتر کە موفق بوون لەو کارێژدا تقریبان نەک بە شێوەیەکی با بڵێن ئەوەی کە چاوەڕوان دەکرا بەڵام تا ڕادەیەکی زۆر تا 7% و 8% حقوقی کرێکارانیان بردە سەر بەو شێوانە بەو شێوە مبارزاتانەی کە بە شێوەیەکی با بڵێن مۆدێرن ئێستا لە سوێددا دەکرێت دەستکەوتیان هەبووە دەستکەوتیان هەیە دەستکەوتیش وا بزانم داهاتووشدا دەبێت و ئەو ساڵی زۆربیان پێداگیری دەکەن لەسەر ئەوەی کە ڕەفاهی وڵات دەبێت زۆرتر ببێتەوە پێداگیری دەکەن لەسەر ئەوەی کە ساعاتی کارەکان کەم ببێتەوە یانە ببێتە 4 ڕۆژ لە هەفتەدا کار پێداگیریکردنیان زۆرتر لەسەر ئەوە هەیە پێداگیری دەکەن لەسەر ئەوەی کە میزانی تەوەڕوون بەو شێوەیە نەچێتە سەر کەلوپەلی ڕۆژمەڕە با بڵێن هەرزانتر ببێتەوە نسبەتەن ئەو کارانە زۆر سپاس کاک بەهزاد دواتر ئەگەڕینەوە لات ئەگەر کەسێکیش لەویا بوو پێ خۆش بوو قسە بکاتوان ئامادە بکەن ئێمە ئەڕینە لای کاک ڕزگار لە وڵاتی نۆروێژ. زۆر باش زۆر باش کاک بەهزاد ئەگەر کرا دواتر هاتینە وڵاتان حتمما لە بەشداربووانی جەمعیەتی کە لەوێن ئێمەش ببینی. بەڵێ زۆر باش کاک ڕزگار لە نۆروێژ ئەگەر هاوڕێیانی بەشی کۆنتترۆل کاک ڕزگار زەنگی ئێمە بیستی کاک ڕزگار پێم وا بێ کاک ڕزگار زەنگی ئێمە نابیستێ ئەگەر کێشە دەنگەکەی حەل بکات. زۆر باشە بزانین کاک ئەسعەد ئەگەر دەنگی هەبێت کاک ئەسعەد بێنینەوە سەر هەڵ کاک ئەسعەدیش نییە بچینە بۆ لای کاکچیا لە ئاڵمان تا کاک ڕزگار ئامادە دەبێت. کاکچیا لە ئاڵمان ئەگەر هاوڕێیانی بەشی کۆنتترۆل دووبارە سڵاو لەبێت ڕێکەوانەکەی بۆمان بگرین بزانین جەمعیەتێکە بەشداری کردووە لەو یا چۆنە یا کەسێک کە پێیان خۆش بێ پێم وا بێەوە کاگوریای ئارەنانیشە لەلای ئێوە. بەڵێ ئەگەر ئیجازە بن من ئێستا نایک و کامێراکەەوە مە خزمەت کاوریا لەگەڵ ئەو توێژێکتان هەبێت. بەڵێ فەرموو سڵاو لێک بێ کاک گوریا. زۆر سپاس دەنگەکەتان زۆر کزە ئەگەر بکرێت تۆزێ نزیک ببنەوە کە بتوانین دەنگتان ببیستین. سڵاوتان لێبێت کاک گوریا. بەڵێ کاگوریا ئەوە لەو کۆبوونەوەی بەشدارن ڕێژەی بەشداریەکان چۆنەکاران بەگشتیمان باسکەن دەستکەوتەکانیان و لەم ڕۆژەدا داخوازیەکان چییە لەسەر شەقامەکان پلاکاردەکان دروشمەکان چین؟ ئەمە ڕۆژێکە کە زۆر ڕۆژێکە کە هەموو ساڵێک کرێکاران لە تەواو دنیا تێنە سەر جادەکانی خەڵبەستیان بەتەحەکن بەڵام ئیمساڵ خارجە متالباتی کرێکاری و خۆشیانێکی باشتر متالباتێک هەیە کە پێشتر نەبوو یعنی ئاوەها نەبوو وەکو قەتعی شەڕ وەکو ژیانێکی بێدەرپسەرتر وەکو تەرخەی گەورەی سەرمایەدارانە بۆش دروستکردنی شەڕی گەورەتر و بۆ پێشبینی لە جەنایەتی زۆرتر لە دنیا دروشمەکان دیارە زۆر جیاوازن بەوەی کەوتووە کێ لە چ وڵاتێکە و لێرە پەرچەمی هەیە. خۆشی ئەم شاری ئێمە ئەوەیە کە زیاتر لە 100 ملیەت لێرە ژیانەکەن و ئێمڕۆ هەر کەسێک پەرچەم خۆیەوە هاتووە نەقابەکان یان ئێتحادی کرێکاریەکان کە ئەسڵ بەرنامەی ئەمڕۆیان سازمانداوە ئەوان هێشتا سوڕانیەکەیان دەستی پێ نەکردووە. سوڕانی من لە پێشتر بوو کە ئێمەش خۆمانیتیا بووین مەجموعەیەک جەریاناتی ئەڵمانی ئەوان لێو دەوێت سوڕانیان کرد. سوڕانی ئەسڵی لە مەرکەزی شارەکە هێشتا ئێمە نەگەشتوینە ئەوێ متالباتی ئێتحادیەکان ئەوانی قەتعی شەڕ وها بەڵام متالباتی ئەسڵی ئەوان لەسەر کەمکردنەوەی سەعاتی کار
و زیادکردنی حەقی دەست بە شێوەیەکە ئینفلاسیۆن یانی تەوەڕۆم دووبارە جبران بکات کە بەداخەوە لێرە شرایطی ژیان بە نسبەت چەند ساڵی ڕابردوو زۆر خراپتر بووە و بۆیە سەعاتکار و ژیانێکی باشتر و حقوقی باشتر لەسەر لەوحەی متالباتی ئەمڕۆی ئیتحادیەی دێگێ لە ئالمانیا. زۆر باشە کاک وریا من یەک پرسیارم هەیە یەکی مانگیمەی ئێوە پێتان وایە ئێستا پڕەنگترە لە چاو ساڵان یا کەمڕەنگتر و کەستر بۆتەوە ئەگەر پڕەنگترە کەچی باشتر ئەگەر کەمڕەنگە وەکو ساڵان پێشتر نییە هۆکارەکانی چییە؟ من حقیقەتی وەکو تیعداد زۆر تەوەجۆم نەکرد چون تۆزی سەرم شلۆق بوو نازانم وەکو تیعداد چەندی پڕەنگتر یا بەڵام ئازانم شعارەکان ڕادیکالترە زد سەرمایەدارانەترە و چەپترە ئەوە حقیقەتێکە کە ئەوەڵ مامەی ئەمساڵ زۆرتر لە خۆی نیشانەدا چونکو وەکو تیعداد دیارە هەریتیشت باشاکەم بەڕاستی تیعداد زۆرە وەلێ ئیتر لە مەرکەز شاریش زیاتر لەمە واقعیە لەوێ کۆبوونەتەوە کە ماتۆڵ ئێمە بڕۆین بۆ عینە من وەکو بەشداری وەکو ئەوەی کە نازانم هێشتا وەلی زۆر جەمعێکی گەورە و مشەوەق کنەندەیە بە نەزەر من زۆر بەخۆش کنەندەیە و هەروەها بەتایبەت بە شعارەکانێکا کە مەطرح بێت زۆر ئومید بەخشترە شعاراتی زد ڕاسیستی بەتایبەت لێرە زۆر مەطرحە لەم شاری ئێمە چونکو لێرە ملیەتهای مختلف ژیان دەکەن ئیمڕۆ لێرە منیش لە دوو سێ شوێن تایسە قسەم کردووە هەر لەسەرەوە نوکتێجە چووم کە بە یەکەوتبوونمان لێرە ئەو معنیە ئەدات کە ڕاستیستەکان بە هیچ شێوەیەک هیچ بوونە دەلیلێکی قانعکننده بۆ ڕۆژیانی ئیمڕۆی ئێمە نیانە کە ئێمە ئاواتیا بکەنەوە لە یەک و بەرئەساس ژنیتیک و نازانم ملیەت و فەرهەنگ و بەرتەر و بەرتەر تەقسیمان کرد ئێمە بە یەکەوە توانین ژیانێکی باشترمان بکەین. زۆر باشە زۆر سپاس کاک وریا بۆ قسە و باسەکەت کاک چیا حتمما دێنەوە لات هەروە لەسەر هێڵبمێنە دەچینە لای هاوڕانی ترمان باشە هاوڕیان ماندوو نەبن و چاوەڕێتان دەکەیت. زۆر باشە کاک ڕزگار پێما بێ هاتوتە سەر هێڵ ئەگەر بکرێت کاک ڕزگار بێنەوە کاک ڕزگاریان ئەگەر بکرێت جەمعەکەت هەنگتان زۆر تێکەڵ بەوە ئێمە دەنگی تۆرانی بەڵێ ئێمە بێ یەکێ لە هاوڕێیانتان ئامادە کردووە قسە و باسی هەبێت فەرموو. فرمو سلام هاوڕێیان کەسان باش هاوڕێیان استودیۆ دەنگم بۆ ئێوە بەخێر بێدەم کاتت باش. زۆر سپاس لە پێشدا پێشبایی ئەوڵی مانجمەیە لە ئێوە هاوڕێیان ئێوە هەموو پێکاران زەحمەتکەشانی کوردستان و ئێران و وڵاتانی مەنتەقە و جیهان دەکەم و ئەوڕۆ لێرە کۆبوونەوە مجموعەیەک لە ئیتحادیەکان و ئەحزابی سیاسی ڕێکەوە معمولەی هەموو ساڵێ لە مەیدانی کارگەر کە ئێرەیە کۆبنەوە و ئەوڵی مانجمەی ئەو ساڵ زۆر باشە حەدیەکەن زیاتر لە 4000 نەفەر لێرە بەشدارن ئێستا ئاماری دەکرێت نازانەوە تەخمینیە بەڵام جەمعیەتی زۆر بەشدارن سوپەرانانیش ئەو ساڵ لە ئاساهای مختلف قسەیان کردووە ئاسای سیاسی عليه السابقان والدولة وكذا مسألة شر غزة وحملة إسرائيل عليه فلسطين تساوت تعرضات مختلفة بعض دولة ثانية سرماجة عندهم مكان مجموعة مسائل لا أسائل مختلف لا ترحب مجموعة بعض ولا سوما سكرياني خاص هاي كذا غير سفرنا كتاعنا هذا ولا هورا
کاک بێروس من داوای لێبوردن پێم وا بێ ڕێپێوان لە دانمارک خەریکە داوا دەبێت کاک ئەسەد لەسەر خەتە ئەگەر بکرێت چەند دقەیەک ڕاوەستن دوای چەند پرسیارێکان ڕاستی بەڕێزتان بکەم ئێمە کاک ئەسەد دێنینە سەر هێڵ چەند دقەیەک بێسن زۆر باش کاک ئەسەد ئەم کاتتان باسی وادارم بەڵێ دەنگتان هەیە کاک ئەسەد ستاو لەبێت ڕۆژی جیهانی چینیکرێکە لە هەموو هاوڕێیانەکەم و لە هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەمڕۆ لە کۆپنهاگی دانمارک ڕێپێوانگەلێکی یان تەظاهراتگەلێکی جۆر بە جۆر بەڕێوەچووە ئەوەی کە ئەیبینن لێرە لە پسەر منە و زیارەیەکی یەکجار زۆر لە خەڵکێکن کەستاوانە دێن و ڕێز لەم ڕۆژە ئەگرن ئەمە بووە بەستێنێک لە دانمارک و بە تایبەت لە شاری کۆپنهاگا ئەو من هەوڵ دەدەم هەموو سەفیرەکان بگوازمەوە بۆتان ئێرە پارکێکی گەورەیە بەناو فێلە پارکن کە هەموو ساڵێ لەم پارکە ژمارەیەکی یەکجار زۆر خەڵک کۆ ئەبنەوە و ڕێز ئەگرن لە ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی چینی کرێکات جا ئەم ساڵ جیاوازیەکەی ئەوەیە کە بە دروشمگەلێکی زۆر باشترە و کرێکارانیان ئەو کەسانی کە ڕێکخەری ئەم ڕێپێوانانە بوون دەستیان پێ کردووە و ئەویش بۆ نمونە ئەو ڕێپێوانەی کە ئێمە تیا بەستار بووینوە هەوڵماندا چەند بەشێکی بگوازینەوە بسان بە دروشمی بژی هاوڕێشتی جیهانی چینی کرێکار دەستی پێکرد بە دروشمی دزی شەڕ و خەبات بۆ بەسلاح مبارزەکردن لەگەڵ شەڕ لەسەر سەرەسەری جیهان بەتایبەت لەسەر مەسەلەی شەڕی غەزە و دفاع لە خەڵکی بێپەنای غەزە و هەروەها باکردنی هەموو ئەو شەڕانەی کە ئێستا هەیە وەکو شەڕی ئۆکراین وەکو شەڕی نێوان ئیسرائیل و فەلەستین و بۆ ئەم مەبەستە دروشمگەلێک درا و جگە لەوە دروشمی ئەم ساڵی بەشێک لەو ڕێکخراوانە ئەوەیە کە کار بە ئەندازەی کافی هەیە بۆ هەموو کەس دەتوانێت کاری کەم بکات و هەموو کەسی دەتوانن لە کارە بەشدار بن یانە سەعاتکاری کەمتر و بێکاری کەمتر. بەڵێ زۆر سپاس کاک ئەسەد ئەگەر زیاد ئاماژەکردن وەزعی خەباتی کرێکاران چۆنە لەویا کێشە زۆریان هەیەوە ڕنگدانەوەی لەسەری شۆڕشی ژینا چۆنە سەرەکی ترین کێشەی کرێکاران باس بکەم ئەوەیە کە دەوڵەتی دانمارک کۆمەکردن بە شەڕی ئوکراین کۆمەکردن بە ئیسرائیل و کۆمەکردن بە گشتی تاکانکردنی هەزینەیەکی یەکجار زۆر بۆ شەڕ ئەمە لە گیفانی طبقەی کرێکار دراوە و ئەمە وەزعی ژیانی ئەوانی خراپتر کردووە ڕۆشتنە سەرەوەی تەوڕوومێکی زۆر کە لەم وڵاتە هەیە قودرەت خەریکی طبقەی کرێکاری هێناوەتە خوارترەوە ئەمە لە کۆتا مودەتە شایەت لەم ساڵی گوزەشتا کەمتر دیار بووێ بەڵام لە درێژ مودەتە هەموو ئەو هەزینە میلیاردی گەلە کە کراوە بۆ خزمەت بە شەڕ لە تایبەت وڵاتی وەکو شەڕی نێوان ئوکراین و ڕوسیەدا یەکجار سەرساماوەر و گەورەیە کە بێگومان هەمووی لە گیفانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بدرێت لەسەر مەسەلەی شۆڕشی ژینای هاوپشتیە کە لە ساڵانی یان لە ساڵی ڕابردووە بینیتانە لە ئاستی خەڵکی دانمارکە لە ئاشتێکی ئێسلاح ئەتوانم بێژم چاوەڕوان نەکراوە بووە و لەو ئاستەی کە دەبوایە بەشدار بن خەڵک بەشدار نەبوون و ئەمەش هۆکارەکەی ئەوەیە کە هەم دەسەڵاتدارانە مانەوەی ڕژیمی وەکی جمهوری ئیسلامی هەرچێ ضعیفتر و هەرچێ کەم تواناتریان
هێشتا پێی باشە و پێیان وایە کە گەیشتنی خەڵک بە ئاوات و ئارزوەکانیان ئەوێتە دەردیسەر بوو بازار فرۆشەکان ئەوان بەڵام نەکمارەوەی تاکەیتێکی یەکجار لەوەتی بەتایبەت جوانان ئێستا شۆڕشی ژنجیان ئازادی ئەناسن کاریان بۆی کردووە و دڵنیام لە داهاتووکە هەر لە پشتی سەباتی ڕەوای خەڵکی ئێران و کوردستانە بن. کاگەمیرەگەر لە هاوڕیان لەسەر هێڵن دووبارە هەر بەڕێزیشتان بمێنەوە دواتر دێنەوە بۆلاتان قسە و باسی زیاتر دەکەین هاوڕیانی و تاقفەرمان کاک ڕزگار کاکبێنوس ئەگەر لە لاتانە تکایە مایکی پێ بدەن کاکبێنوسیان داوای لێبوردن دەکەین ئێمە لە دانمارک ڕێکەوان خەریکی تەواو دەبوو کە گزارشەکەمان لە کاک ئەسعەد وەرگرت زۆر کەس پێی وایە کرێکاران ئەو هێزە نین کە بتوانن دەوری سەرەکی بگێڕن دەوری چارەنووسازیش بێ بۆ شۆڕشی کۆمەڵایەتی نەزەری ئێوە چییە؟ ڕای ئێوە چیە لەسەرم بۆ چوونە؟ يعني مثلا او كساني يمكن نظريه مساحه اجل لحاظ سياسي طبقاتي وجاي قاعد او جاي كوان لي راوستا ولا لحاظ نظريه وتحليل وتفسير الكين بالاخره اوانا كساني كان كساني قبل ك معتقد بنظام السرمایه‌داری هر ابديه وعلى رغم المشكلات اللي هي بلان لكن لبيني بني بتودي كلي ومجموعة كل نظراتنا هي ولو زاوية كنقص في ذكر أو أنجر كمران ذكر وأويت الناس وطلب واقعيات خلافي أو نظريات يا نظرية ليبرالية مشان هذا اللي هو كأسالة الأورو أولي منجبها وأولي شعارة وذكران مثل كان تحقيق وأول نشان ذاك أجر بوشر فيك سيري ذكر لسطحي بين الملل أجر أو شياريك سينايتك منتبه يدك منفعة المصلحة الجمعية هذه دەتوانێت هەموو دەوڵەتێک هەر دەوڵەتێک ببێت بێرو فێدەن دەتوانن دنیایەکی کەساکەن بە دەلیل لێوەکە لە نظر عینیەوە لەو خودەتە بەرپرسدارن مەسەلەن ئێمە دەرەجە بردین هەموو شتانێک کە ئەو نەعەماتێک کە خەڵک لە جامعەدا ئیستفادە لێ دەکات لە سازی بێکاران زۆر باشە بێکاران ئەگەر وشیار بن ئەگەر واقعان ڕێکراو بن لە ڕێکراوی جینایەتی خۆیاندا جماوري خويانا واوان لما خويان تعريف كان لان اما دنيا مصاص ما كنتوا اما دتوانين كجامعه اداره وسربرستي كاين بلدتوان يعني اختلاف او نظريات عليك بعض الروسان فتوان ديروا اللي بحثي لك خلاف واقعي واورو نمونيه كبو برفرزانوي هم في النظريات كليكاران ناتو كليكاران دتوانن بوشه فيك بر اساس منفعه المصلحه الجنائيه خويا وشيار بن ركراو بن او ركراوي بونا كدتواني قدرت بدات بوجود بين قدرتي وسيعي كليكارو زحمتيش دتواني قدرت منتري دولتش بتشوف ده بلا هذا بس تاك دروس بوك صوباسكت ئێمە دەبێ ئەو فقانی سریش بێنینە سەر هێڵ چاوەڕوانن دووبارە دێنەوە بەلای ئێوەی ئازیزیش کاک بێزات لە ستێکهۆڵم لەگەڵمانە کاک بێزات ئەم کاتت باشتەنگێمەت هەیە من بێزات نیم من دروست دێقە کاک سدرجان سلااو لەبێت ئەم کاتت باش هاوڕێم هەموو کاتێک زۆر سپاس زۆر سپاس و بەشداریت کاکسێ دەنگی ئێمە هەیە کاکسدیق دەنگتان نا کاکسێ ئەگەر بکرێت
مایکەکەتان ئێستا دەنگ من دێ بۆ لایەوە بەڵێ ئەم کاتت باش کاکسدی زۆر سپاس بۆ بەشداریتان قوربانە ئێستا دەنگم باشە کامیر دەنگی من لای تۆ تێ بەڵێ فەرموو کاکسدیق ئەمڕۆ بە بۆنەی یەکی مەی ڕۆژی جیهانی چینی کرێکار چ باسێکتان هەیە فەرموو وەگەر دەکرێت گزارشێکیش لە ستەکۆڵ بێمە بدەیت پێشکی سڵام هەیە بۆ ئێوەی عزیز ئەم ڕۆژتان لێ پیرۆزبایی یەکەم من هەم لە شاری ستۆکۆڵمە یەکێ لە گەڕەکە قەدیمیەکانی شاری ستۆکۆڵم بەناو مەدبۆریار پلاتسن ئێرە شۆنێکە کە معموڵەن کرێکاران و حزبی چەپی سوێد و باقی بەشە ڕادیکاڵەکان ناو جامعە لێرە کۆ بنەوە لەم خیابانەوە ڕێکەون بۆ مرکزی شاری ستۆکۆڵم شۆنێک بەناو پارکی شا لەوێ کۆ دەبینەوە ئێستا لێرە جەمعیەتی زۆر بیبینن جەمە بووگنەسەوە ساعتی یەک بە کاتی سوێت ئێمە لێرەوە حرەکەتەکەین و ئەم ساڵ کاکسدیق دەنگتان دووبارە کەس بۆ لای ئێمە ئەگەر بکرێت ئیمساڵ ڕێژەی بەشداربووان کاکسدیق دەنگەکەتان کێشەی هەیە بۆ لای ئێمە دەنگتان نابیستی ئێستا باشە بەڵێ فەرموو ئەم ساڵ ڕۆژی کرێکار بە پێچەوانەی ساڵەکانی ڕابردوو کارێکی زۆر تێدا بەشدارن بەرحاڵ هەزاران نەفەر ئێستا لێرە کۆ بوونەوە ساعتی یەک کاکسدیق ئێمە بەڵێ کاکسدیق ئێوە مۆبیلەکەتان هەروە بگرن چۆن ئەگەر مۆبیلەکەتان ئەگەڕنن دەنگی ئێوە نابیستین بە وازەحی کاکسدیق زۆر بەداخەوە دەنگت نات بۆ لای ئێمە ئەگەر بکرێت گوشەکەتان چەکێکی بکەن ئێمە دەچین هاوڕیانمان دێنینە سەر هێل دواتر دێنەوە خزمەت بەڕێزیشتان کاکچیا لە ئاڵمان ئەگەر بکرێت بێنە سەرخەت کاکچیا گیان دووبارە سڵاتان لێ بەتەوە کاتتان باش بەڵێ کاکچیا دەنگی ئێمە بیستان لە دەنگی منە بەڵێ ئێمە دەنگی ئێوە بیستین کاکچیا ئێمە بە وازەحی من گوێم لە دەنگی ئێوە نییە بگرن ئەڕۆمە دەرەوە جارێک دێمەوە بەڵێ ئەگەر هاوڕێنمان لە بەشی کۆنترۆڵ وڵاتان ئەگەر کاگ بەڵێ کاگ ڕزگار ئەگەر حازر بێت کاگ ڕزگار دەنگی ئێمە بیستی کاگ ڕزگار دەنگمانە بیستی کاگ ڕزگار دووبارە و کاکت باش دەنگی ئێمە بیستی بەڵێ دەنگتان ئەگەر لە هاوڕێیانمان لەوێ بەشدار بن بێن قسە و باس بکەن بۆمان دەبارەی کۆبوونەوەکە بۆ چەند پرسیاریشیان ناڕاستی بکەین بەسەر چاو ئاڕێ جەمیلێ ئازادی یەکێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە و فعالی سیاسی لێرە بەشدارە توانی زۆر سپاس ئەگەر هاوڕێ جەمیلە لێبێ ئەو کاتت باش هەموو کاتێکی شۆخانگیان باشیش کرد زۆر سپاس هاوڕێ جەمیلە ئەگەر بکرێت گزارشێک لە کۆبوونەوەکان بۆمان بدەن کە لەوێ بەشدارن ڕێژەی ژیانی بەشدار لەوەیان وەڵا ئەمڕۆ ڕێژەیەکی زۆر بەشدار بووە بۆ ڕۆژی کرێکار بەپێی ئەوە کە من هەموو ساڵێ دێن بۆ ئەم ڕۆژە ئەمڕۆ خەڵکەکە زۆرتر هاتووە بەپێی وەزعیەتی اقتصادی بە قەولێ هەموو دنیا کە تەغیراتێکی زۆری بەسەرا هاتووە بەپۆی شەڕ و گرانیەک کە کەوتووە هەموو شارەکانی سەر خەڵکی کرێکار و زەحمەتکێش بەو پێی خەڵکێکی زۆرتر هاتن بۆ تەظاهوراتەکان ئەوە تر ژنیش هەمیشە بە ڕێژەیەکی زۆریش هەمیشە بەشدار بووە
ژنانی کرێکار وڵا ئەوەی کە بڵێ وەک پیاوە ناتوانانی لە هیچ شوێنێکی دنیا بڵێ ئەو حقوقیژن وەکو پیاو دەست بەسەر بەدی هاتووە چونکی ئێستش لە زۆر ئۆرگانەکانە ئەو تەبعیزی مەسەلەی ژن و پیا و هەر هەیە چونکی بڕێ لە کارەکان هەمیشە ئینتخابەکان زۆرتر ژن کردویانە وەکو کارهای چۆن بڵێ منداڵ هەمیشە ژن دەویایە کاری زۆرتر کردووە لە بەشەکانی تریشە کە مەسەلەن پیا و زۆرتر خەهانی بە ئەو تەبعیزاتانە هەرماوە بەڵام لە ئەوروپا دەزانی ئەو تەبعیزاتانە زۆر بە کەمپەنگی ئەبێت ژنیش بەهۆی مناڵبوون و نگاداری لە مناڵکە هەمیشە توانیوەتی کەمتر چۆن بڵێ مەرەخەسی کار زۆرتر بگرێ ئەوە لە تەئسیری ئایندە و بۆ وەختی چۆن بڵێ بازنشستەگەکەی هەمیشە تەئسیراتی زۆرتر بۆ کە حقوقێکی کەمتری لە پیاوی ببێ لێرەش بۆ جۆرەیە ئیسپێژە و تەبعیزاتی تاقەتێکە هەیە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ جەمیلە داخوازی سەرەکی ئەو کۆبوونەوەی یەکی ئایاری ئەمساڵ چییە؟ ئەوەی کە داخوازی هەمیشە یەکی ئەیار داخوازی خۆی ئەوە بۆ کە هەمیشە سعاتی کار کەم بکاتەوە بۆ شێوەکە هەیە کە هەمیشە حقوقی ئەو حقوقی کە ئەبێت لێکار بیبێت داخوازەکانی ئەمڕۆ بە شێوەی ئەو ناتوانم چۆن بڵێن چونکی من زمانەکەی نۆروێژی زۆر نازانم شعارەکانیان ناتوانم بەو شێوەی دەست بەسەر بکەم بۆ ئێوەی باس بکەم بەڵام یەکێ لە داخوازیەکانی حەقی کرێکار ئەوە حقوقی کار کەم بکرێتەوە زۆر حقوقی نا سعاتی کاری کەم بکرێتەوە لە بوتنەکەم پەرەباڵغەیەکی ئەوە زۆرە زۆر جار ئینسان سەری لێ تێگەچێ. بڵێ زۆر سپاس بۆ ئێوە هاوڕێ جەمیلە ئازادی کە بەشدار بوون. قوربان سپاس بۆ ئێوەش کە زەحمەتان کێشاوە دەست کاک سدیق ئەگەر بێتەوە سەرهێڵ زۆر سپاس کاک ڕزگار دواتر ئەگەڕێینەوە زۆر سپاس. بڵێ کاک سدیق ئەگەر هاوڕێیان جارێ لەسەر خەدمیە با بڕۆین بۆ لای کاک چییە؟ کاک چییە؟ دەنگی ئێمە بیستن؟ بەڵێ هاوڕێ چاوان هاوڕێ ئەمیر لە خزمەتان بڵێ ئەو هاوڕێ پێم وا بێ لە پەناتانە پێ خۆشە قسە بکات ئەگەر ماڕەفی بکەن و قسە باسەکانی بفەرمێ. ئەگەر ئیجازە بن من ئێستا لەگەڵ دوو هاوڕێ قسە دەکەم هاوڕێ یەکەم کەسیان هاوڕێ نیوشا ژیناک لە چالاکانی سیاسی و هاوڕێانی کۆمەڵا ئەم توێژە بە فارسی دەبێت داواکارم خۆتان لەگەڵی قسە بکەن. بڵێ سەواسەکانی پێشکەش کات. امروز اینجا به مناسبت روز جهانی کارگر فارغ از هر نژاد و ملیت و زبان و جنسیتی دور همه جمع شدیم احزاب مختلف همه کنار هم برای آزادی برابری عدالت دارن شعار میدن همبستگی دارن کنار هم خیلی ممنون. دەنگی زۆر جەنگەکەی کات چییە؟ بەڵێ کات چییە؟ ئەگەر بۆتان بکرێت لە شوێنێکەوە ڕاوەستن چون ئێمە پەیامی ئەو هاوڕێمان بەڕاستی بە وازەحی نەبیست ئەگەر بکرێت لە شوێنێکەوە ڕاوەستن کە ئەو هاوڕێمانە پەیامەکەی کە بە زمانی فارسیشە بە جوانی بیگەینێت ئەگەر بکرێت ئایسە چۆن نەدەمان هاوڕێ بەڵێ دەمی خۆت بە وازەحی دێت دەمی ئەو هاوڕێشمان با بکرێت دەمان قەت بوو ئێمە لابەندە سەرخەت بینەوە بۆ لاتان. بەڵێ زۆر باش زۆر باش ئەگەر هاوڕێیان و تاقفەرمان نازانم کاک بێزاد کاک بێزاد سلااو دەبێت ماندووش نەبن. والله دقيقة كسكم چون دەنگیەوە زۆر بە کزی دێتە لای ئێمە.
ڕێگە پێمان پێ من زۆر باش هاوڕێمی ئێستاگاکەمان دەگوێزینەوە لە جەمعیەتەکەی بگرم زانی ئێمە ڕێژەی بەشداربووان ببینین هەم ئێمە هەم بینەران لە یوتیوبری دەنگ باشترا هاوڕێ ئەمیر زۆر باش تۆزێک جەمعیەتەکە ئێستا زۆرتر بووە ڕاستیەکەی جەمعیەت ئێستا زۆر باشتر بووە هێندێک لە ئازاپەکانی سەردەستیان بە ڕاستەوانەکە کردووە لە ڕاستیدا و ئەوەکانی کەش هەراتون وردە دەدەن بەنەو سەف لە سەفەکە ڕاوەدەسن خودی سەفەکە زۆری پێدەچێت ڕەنگە ئەگەر لە شوێنێکە ڕاوەستی نیم ساعت بۆ ساعتی ئەو خەڵکە هەر ئاواهی بڕوە بەو شێوەیە جەماوە زۆرە هەموو ساڵێکی لێتۆبەری داوا بووە سێتبەری دەسوێت بە شارێکی با بڵێن فەرهەنگی و سوسیالیستی دەناسرێ بۆیە خەڵک زۆر شرکەتی پێدا دەکات بەڵام ئەو شوێنەی ئێمە لێنی خەڵکەکە زۆر لەو شوێنەیە ڕاستی کۆ نابێتەوە زۆربیان ڕۆشتن بۆ نێو سەفەکان لێ ڕاوەستاون ئێستا من ئەگەر ئیشارەیە بکەم بەداخۆ بە دووربین ناتەبینم بەڵام ئەو خیابانەی ئەولاتری دەستی سەفی منەکە خەڵک زۆر لێ ڕاوەستاونەوە دەستی ڕاستیشمەوە خەڵکەکە بەردەوام دەستیان پێ کردووە کە بڕوە بەڕێ پێوان بکات بەڵام ئێستا من لێرەکە لەگەڵ حاجی تاوانیم دەیەویست قسە باسێکی بوو لەمەوریز یەکی یارەوە ئەگەری بەڵێ بفەرمون قسە باسەکان پێشکەش بن سڵاویان لەبێت سڵاوی تاوانی عزیزە یەکی نەیت پیرۆز بێت و ئەگەر قسە باسێکی هەیە بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە کارکردەکانی ژیان پەروەردەرانی وڵاتی کۆمەڵەش پیرۆز بێن ڕۆژە هەر وەک پرۆژەیەکدا ساڵی لێرە خەڵک کۆ دەبێتەوە لەو ڕۆژەدا ڕۆژێکی گرینگە بێکارانی کۆ دەبنەوە لە مەیدانەکان کار دەکەن واستەکانی کوان ڕوو بە حکوومەت باز دەکەن باسی لێ دەکەن بەڵام بەداخەوە ئەو لە دەوڵاتی ئێمە ئێرانە بێکاران ناکوان ڕێپێوان کە وەکو ئێرە ڕێپێوان کە ناکوان وەڕەحمە بگرن لەو بوریانەی کە هەیە حکوومەتێک کە ئەو کێشەی بەسەردا سەپاند کێشەکانی هەمووی ئەوانە بۆتە بۆ کارێکی گەورەکەوە بێکاران لە ئێران زۆر ڕاستیان یەک هەر ئەوە کۆمەری ئیسلامی تەنها بە هونەرمەندانیش ناکات ئەو نازانە بەڕاستی لەجیهانیان بەڵام هونەرمەندێکی وەکو تۆماتێکی ساڵحی کە خۆی گۆرانی بێژە گۆرانیەکانی بەدڵی کۆمەری ئیسلامیە ئێستا ئامادە کردووە بۆ پەتی سێدارە کۆڵبەرانی ساڵانە بە سڵان کۆڵبەر سکوورەکان دەکوژرێن مەبەستم ئەوەیە کە لەو وڵاتانە ئەو ئازادیانە هەیە لە کەش و هەوایەکی ئەمنیەتیدا بێکاران خەڵکی پێخۆشە خەڵکی ئازادی خواست تۆ دەبنەوە بۆ ئەوەی کە ئەو ڕۆژە ڕێز لێ بگرن بەڵام لە ئێران ئەوانە قەدەغە کراوە ئایا هەستی تاوانی عزیز بارودۆخی کرێکاران لە ئەوڕۆی سوێندا چۆن دەبینی چۆن دەتوانین خۆیان داوا بکەن یا ئەوەی کە لە چ هەلومەرجی بوودان لە ئەوڕۆ لە سوێن لە سوێن دیارە لە سوێنیش بێکاری بەپێ بۆی ئەوەی کە پێشووتەری وازی کرێکاران زۆر باشتر ئێستا بەڵام دەوەیدا ئەو
ئەوانیش تقریباً دەتوانن تووشی بێکارێکی زۆر بوونەتەوە بەڵام ئەمنیەتیان هەیە بەڵام دەتوانن ڕێکێوان بکەن دەتوانن ئەو ڕۆژە ڕێز لێ بگرن دەتوانن حکوومەتەکان سەر بگرن لەسەر مەسئولەتی حکوومەتی مەسەلەی ئابووری هەر شتێک بۆیان لە بەرنامەیاندا کاری لەسەر بکەن. بەڵێ بۆی کە ئێستا ناتۆ با بڵێن سوێت بۆتە دووزێک لە ناتۆ ئایا پێدا هیچ تاسیرێک لە کرێکار و زەحمەتکێش دەنێت یا ئەگەر تاسیر من پێما وتارێکیشکەم بۆ لێرە خوێندیانەوە لەسەر ناتۆ تاسیر نییە دەبێت ساڵانە کارەیەکی زۆر بدا بە ناتۆ ئەوەش لەسەر ئابووری وڵاتەکان تاسیری هەیە ئابووری وڵاتیش کە بەرەو خراپی دەچێت معلومە کە لەسەر مەسەلەی کار بێکاری پەیدا دەبێت هەموو ئەوانە خەڵکی فەقیر و کوژار زەرەری لێ دەبێت. زۆر سپاس تاجیکیان لەگەڵ بزێن باسێکی ئەشتێکەکە سپاس بۆ ئێوەشی زۆر سپاس بەڵێ هاوڕێ ئەمیر ڕێکم هەیە هاوڕێ بەڵێ بەڵێ کاک بێزاد دەنگمان هەیە دەست خۆش بێت حتمەن دێنەوە بۆ لات دووبارە کەسێکی تریشە بوو ئێستا ئەگەر فرسەتێکی چوتمان بدەمێ کاک ئەحمەد باز بێ ئەو زۆر فەرمو نار ئێستا کاک ئەحمەد ئەگەر بەلاتانە فەرمو ئێستا لێرەکە بوو بەڵام پێم وابێ تۆزەگەویش ڕۆشت زۆر باشە بۆ تا بڕۆینەت لای کاک ڕزگار ئەگەر کەسێک هەبێت کاک ڕزگار بەڵێ ئەمیر بە بڕۆین کلیپێک ببینین جا دینەوە زۆر باشە بۆ لای کاک هاوڕێیانمان خیابان خروشاوا شری خیت فنگو سری پر لأندش شری خیت فنگو سری پر لأندش بازار چکونش بدایلام بازار و شکونش بدایلا خیابان چه سخت و چه بردین دل بود خیابان چه سخت و چه بردین دل بود صدم پس چماوا صدم پس چماوا صدم پس چماوا صدم پس چماوا چنه در جان چنده هاشان پیل بود که کترم که ایشان لپاسکاوی داره شرارا شپوری شرو اعتراض شوره شپوری شرو اعتراض شوره شپوری شرو اعتراض شوره بەڵێ ئەو کلیپەی کە بینیمان لە وڵاتی ئەسپانیا بوو کاک مەحیە ئێرەژی لە کۆبوونەوەی یەکی ئایاری ئەمڕۆ بۆمانی تەهیە کردبوو دەستی خۆش بێ با بڕۆین بۆ لای کاک ڕزگار ئەگەر هاوڕانی بەشی کۆنترۆل کاک ڕزگار بێنە سەر هێڵ کاک ڕزگار
دەنگمان هەیە کاک ڕزگار بەڵێ دەنگی ئێوەمان هەیە کاک ڕزگار ئەگەر لە هاوڕێیان کەسێک لەویە هەیە کە پرسیاری لێ بکەن لێرە کاکبەری سەلیمان هەیە بە هاوڕێیانی کۆمەڵە پێخۆش بوو پیرۆزبایی پرۆسە بەڵام ئەو کاتتان باش من شوێنەوە بێ خۆم پیرۆزبایی ڕۆژی یەکی ئایاتان یەکەم هیوادارم کرێکارانی هەواوی دنیا زوونی بەم زوانە کە ئەتوانین ئاڵای سووری خۆمان لە تەواو دنیا بەرەفراشتەکەین و بەرزدی هەموو نابەرابەری و نەعەداڵەتی سەرکەوێت. زۆر سپاس زۆر سپاس. جا پرسیارە شتێکتان هەیە من لە خزمەتان بفەرمونون پرسیارێکتان بۆ هاتووە لە شەڕی بۆکانەوە با لە هاوڕێمان و پرسییناوەکەی نەزانەکە دواتر یاری لە وڵاتە چۆن بووە ڕای گشتیە وڵاتە تا چەند ئاشنای ناوەڕۆکی ئەو ڕێژەیە ئەو ڕۆژە یەکی ئەیار من کەوەکو ساڵانی پێشوو ئەو ساڵ زیاتر ڕەنگێکی زیاتری هەبوو ڕنگدانەوەیکی زۆرتری بوو خەڵکی جەماعەت و بەتایبەت چینی کرێکار لێرە خۆپیشاندانێکی زۆر باشیان بوو هەروەها ڕێکخراوەی خۆمان زۆر بە گشتی لێرە بووین و لە تەواوی دروشمەکانە بەرزدی چینی سەرمایه‌داری و ئەو زۆنستەمەی کە لە حاڵی حاضرە لە دنیا هەیە دروشمیان داوە. سەرەکیترینیان ئەوەیە کە بەرزدی ئەم چینی سەرمایه‌داری و نابەرابەریەکایەکە لە دنیا هەیە بەتایبەت لە ناوەڕۆکی ئاسیا و ئەو وڵاتانی کە لێرە هەن بەتایبەت و وەکو ئێران نازانم سووریا وەکو بەشی ئاسیای شەرقی ئەوانە وڵاتانە هەمویان لێرە بەشدارن و بۆ مافەکانیان خۆیان هاتوونەتە سەر شەقام و لێرە خەڵک تۆ بووەتەوە و داوای مافی خۆیان پیرۆزبایی دیسان لێوە لە هەموو هەواڵان. زۆر سپاس بۆ خوشحالتان خۆشەویست خۆمان ناراض بێ بەڕست و هەموو هاوڕێی بەشدار ئەگەر بێت بیەوێت بکات بفەرموون دەستوایی چۆن ئێستا یواش یواش پێوانەکە دەستیەکە دوای من پێوانەکە کاک ڕزگار ئێمە ئەگەر کرا لە ڕێکەوانەکە حتمەن فیلم بدن و وەزارەتەکەت پێبکەن و دواتر خۆمان بنێرن ئێمە لە درێژەی بەرنامەکانی کۆڵەدا حتمەن بڵاوی دەکەینەوە. زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس کاک ڕزگار. سەرچاو بچین لای کاکچیە بەڵێ با بچین بۆ لای کاکچیە کاکچیە ئاڵمان بەڵێ کاکچیە گیاندوبارە هاتینەوە بۆ لای تۆ ماندوو نەبن دەنگمان هەیە کاکچیە ئێمە دەنگی تۆ بە وازدەحی نابیستین دەنگت زۆر ضعیفە بۆ ئێمە دەنگەکەت باش بوو دەنگەکەت ئێستا چۆنە دەنگەکەم هاوڕیان ئێستا باشە ئێستا بە وازدەحی دەنگتان تێ یوشە ئێستا من میکەکە ئەدەمەوە هاوڕێیە کە جاری پێشتر لەگەڵی بووم بۆ خۆتان پرسیاری لێ بکەن و قسەی لەگەڵ بکەن بەڵێ بفەرمۆ هاوڕێ نیوشەتما بێت بەتاش نیوشە خانم سلام بر شما سلام خیلی ممنون صدای منو داری؟ بله صدای شما رو داریم اگه میشه گزارشی از این امروز برامون بدید روز یکم بله حتما پیام خودتون رو برای بینران و ده خامل فارسیگم زور باش نیه با من متوجه شدم
روز جهانی کارگر رو به همه تبریک میگم. امروز اول ماه می، همه اینجا به مناسبت روز جهانی کارگر جمع شدیم. شهر کن فارغ از هر نژاد و ملیت و زبان و جنسیتی و کنار هم برای آزادی، عدالت، برابری، حقوق انسانی داریم شعار میدیم و مبارزه میکنیم. خیلی ممنون. اگه میشه پیامتون رو برای این روز بیان کنید. کارگران جهان متحد شوید. فکر کنم که بهترین شعاریه که امروز باید بدیم. روز خوبی داشته باشیم. خیلی ممنون. آره نتوانم برم بۆ لای ڕەفیقی تر بەڵێ بفەرمونون کاکسیا جان. ئەگەر هاوڵاتی ترمان لەگەڵایە مۆڕەتی بکەن و پەیامەکەیشی. با ببینین هاوڕێ ڕووناک ئەمجەدی سڵاوت لێبێ هاوڕێ ڕووناک. دەنگیت نابیستین هاوڕێ ڕووناک بەداخەوە ئەگەر نزیک بکەویتەوە لە میکەکە. دەنگی منتان هەیە؟ دەنگی ئێوەمان هەیە بەڵام بەڵێ دەنگی ئێوە هەیە بەڵام هاوڕێ ڕووناک بە ئەگەر دەنگی منتان هەیە من گوێم لە ئێوە نییە ئێمە لابن لەسەر فەرمای کەسەکەمان پێ نادا چیزی بەردەوام بیت. زۆر باشە کاکسیا ئەگەر مایکەکە بدەی بە هاوڕێ ڕووناک ئاواتی سەرکەوتن هەیە بۆ پرۆفێسۆرانی سۆرسپێران لە هەشت کەمێکی دنیا بن. زۆر سپاس. بەڵێ ئێمە چەند پامێکی پیرۆزباییمان بواتەوە شەوگار لە کەڵاتەرزان لێرای سڵاو و ماندوو نەبوونی سێتی یەکی مەی پیرۆز بێت لە هەموو کرێکارانی جیهان و هیوادارین کە خەباتی کرێکاری ڕۆژ بە ڕۆژ هەروە بەردەوام و سەرکەوتوو بێت. زۆر سپاس بۆ شەوگار لە کەڵاتەرزان. ئێمە پێمە بێ کلیپێکمان ئامادەیە دواتر ڕاگەاندنێکمان هەیە کە بە بۆنەی یەکی مەی حزبی کۆمۆنیستی ئێران ئەم ڕاگەاندنەی دەرکردووە. ڕاگەاندنەکە دوای ئەم کلیپە دەخوێنینەوە بۆتان با بچینم کلیپە ببینین دێنەوە خزمەتە. بەسەراوی خۆمەوە دێمەوە بە ڕەنجی خۆم و ئاورقی خۆم و من بە برسێتی و تینوێتی خۆمەوە دێمەوە کە پڕ بوو لە هەمیشەی دروشمەکاونی ئێوە گوایە قلیشی دەستەکاونی کرێکاو لە دەستی ئێوەدا و تێدەکەوێ گوایە ئاورقی ماوەندوێتی هەژار لە تەوێڵی ئێوەیە کە دەنیشێ ئێوە کە سەراو بێبوون لە مناکەوتنە جیهان وهاو کە بڵێی خەون لە خەوتنا ڕوودا درۆ لە مرۆڤە درست لە شوشەدا وهاو کە بڵێی کول لە گیرفا و ناڕووبدا ئێوە لە منا ڕووتاندا گوایە درگاوی ماڵە هەژار بوون و تەقە لە ئێوە بدرێ گوایە ئاواتی کچاونی بەشخوراو بوون و ئارەزوو لە ئێوەدا بێتە دی ئاخر هەڵم کەی جێی دڵخۆشیە بۆ ئاو دووکەڵ کەی متماونەیە بۆ هەناوسە ئاخر تاریکی کەی شوێنە بۆ دیتن چۆن نەکرێ ئێوە کە سەراو بیکردنەوە بن بە کەڵکی ئەم قفڵاونە بخۆن کە سیماوی پێڵاو بە ڕووتانەوە کێشرابێ کەی ئەکرێ قاچ لە خۆتانە جێ بکەنەوە ئێوە کە سفرەتان لە تامی مریشک بچێ و وەک ڕێگاوی ئێوارانی کۆڵاونی ئێمە درێژ کەی ئەکرێ بیر لە دەمی مناڵانی گەڕەک و شەقامەکانی بۆ یاخ بکەنەوە کە دیوارتاندانراوە بەرچاوی ببڕێ کە شوشەتاندانراوە مانگ بێنێتە ژوورەوە موبلتاندانراوە دانیشتن تاقی بکاتەوە ئێوە کە پوسترتاندانراوە تەماشا ببینێ دەنگی گۆرانیتان بەردراوە گوێچکەک بکرێ کواو دەکرێ گوێتان لە تەقەی دەرگاتان بێ و چاوتان لە ڕاوەستاونی ئێمە و ئێوە کە موبلتان دانیشتنە و ئێوە لەو بینا بەرزەوە کە ئاسمان باوەشیەتی چۆن نەکرێ باڵای خوار و ڕوو لە زەوی ئێمە ببینن ڕەنگە لە ماڵەکە تا کرێکاورێک بم بەسەر میلەیەکی ئاوسنینەوە بە پوسترێکا داوکتراوم
یان بڕێ وشەی مارک سوولۆکاوچ بم لە دەم تا هەمیشە لەم کافە بۆ ئەو کافەدام نیشێنی و چایی بکەی بە شوێن ما و جگەرە بکەی بە دواما و مش بدەی لە مارک سو لە ئەنگڵس و سەدەی 21 و ئەو کافەیەش یان نا من شەڕی چەکدارانی کۆمەڵە بم و دەنگی بەیان و 5,000 گولە خمپارەی سنە بم و 24 ڕۆژ خۆراگری جوڵانەوەی خەڵکی بم و تۆ لە سورعەتی 140 ماشینەکەتە بەدەم گێڕانەوەی هەموو ئەم خوێنانەوە لوکس بمڕۆیت و بمڵێیتەوە و پەخشی ماشینەکەت بم و لە فیلمێک بچی سورعەتی مێژوو تێپەڕێنی تۆ ئەتوانی هێند سەرخۆشبی و ببیتە شۆڕژگێڕ و چیرۆکی قارەمانیەتیەکانی فواد و دوکتر جەعفەر وەها بگێڕیتەوە ئەڵێی تۆ بیمردبی و کۆچی مێژووی مەریوانت ڕێخست بێ تۆ ئەتوانی هێند سەرخۆشبی لێت تێک چوو بێ تۆ ڕێخەری ئەو کۆچە بووی یان فواد نەزانی تۆ بووی مردبووی یان سدیق ڕەنگە لە ژوورەکەتا ئەو ئاوازە بم بە دەنگی بەرز دراوسێکەتانی عاجز کرد بێ و من ئەو چیرۆکە تاڵەی کچێ بم کە بە زۆر بە شوو دراوم و کرامە گۆرانی و شعرەوە و تۆ بە فەقرەوە لە کافەیەک لەگەڵ تەوقێ سوورا و سپیا و دادا بنیشی و بمگێڕیتەوە و پێت وابێ شۆڕشی تۆ فرۆشتنی سوورا و سپیاوە بەو کچانەی تامی دەمیان خۆشە بۆ ماوچ من شۆڕشم و هاتووم بڵێم ئەوانەی نەهاتوون دەنگ هەڵبڕن قورگەکانیان ببەنەوە بۆ ماڵ ئەوانەی نەهاتوون ئاورق بسڕن دەسماڵەکانیان بخەنەوە گیرفانیان و ئەوانەی نەهاتوون عەداڵەت دابڕێژن ترازوەکانیان لێ بگرنەوە ئێمە تاقلیشی دەستمان ساف نەکەینەوە تاقی ژەمان نەکەینەوە پێکەنین تا ترسمان نەبێتەوە بە شاودی ئێمە تا برسیەتیمان نەکەینەوە بە تێری تا عەداڵەتمان نەکەینەوە بە دادپەروەری و یەکسانی ناڕۆینەوە تۆ ئەتەوێ بڵێ ئاورەقی من و تۆ یەک تەوێڵە و داونیشتی من و تۆ یەک ئۆقرەیە و ئەتەوێ بڵێ برنجی تەملێنیشتووی ئێوارانی سفرەکەی ئێمە و چێشتە چەورەکەی ئێوە یەک جۆر خواردنە و تۆ هاتووی سەراوی ژیانی من تەحوێڵی خۆم بدەیتەوە بەڵێ ئەو شعرە شعری کاگە ئارام فەتحی بوو کە پێشکەشی بینانی خۆشەویستمان کرا ئەمیر پێشەوەی ڕاگەیاندنەکە بخۆنینەوە با بڕۆینە لای کاگە بێهزاد ئەمانی پێم وا بێ کاگ ئەحمەد بازگەر کاک بێهزادگان سەرچاوم ئەگەر کاگ ئەحمەد بازگەر حاضر بێت یان شێکی تر بتانەوە ئیزافە بە قسەکانتان بەڵێ تقریبان ئامادەیە لەلامە بەڵام پێشەوەی کە باس و خواستەکان پێویستش شتێک باس بکەم ئەوەیە کە کەم کەم بێتە خەڵکەکە بەرەو زیادبوون و زیادبوون دەڕواتەوە ڕاوەستاون لە کۆگەکە ئیندێکسیش لە ماشەکەمەوە شتووە بەشێکیان نیشتر بەڕۆن بە شتێکێکە سوشال دموکراتدا دەبینەوە هاتوون لێرەکە سەقیان گرتو تا بەولەتر دوو خیابان کەوتوتە بەینیان لەو سەفەدا بەڵام خەڵکانێکی دیکە ئێستاشە هەیە لەو شوێنێکەوە کە نۆبەکەدا دێن خەڵکەکانی پێش دێن بۆ یعنی واردی سەفەکە دەبن ئێستاش ئەگەر کاگ ئەحمەدێک دەقە بە کاگ ئەحمەد ئێستاش کاگ ئەحمەدمان لەگەڵا پێ خۆش قسە باسێکی بێت لە مەورد یەکی ئێمەیەوە ئەو کاتە زۆر کاگ ئەحمەد سڵاو لێبێت و ئەو کاتت باش دێرەوە سڵاو لە هەموویەوەکە و بەرنامە ڕۆژی ئەوەمانکی لە هەموویەوە ئەگەر میکەکە نزیکی خۆتان بکەنەوە دەنگتان بە وەزیحەیە مەش ببیستی ئێستا دەنگرێ کاگ بێهزادگیان با میکەکە زۆر نزیکی دەمیان دێکە ئێمە قسەکانیان ببیستین بەدا خۆشم سەرا و سوداکە زۆرە با دەنگیان ئێستا زۆر باشێک دەقەبا میکەکە بگۆڕم کاگ ئەحمەدیان
هەر نەچوو بۆ هیچ ئەو جار دەنگ دێ هاوڕێ ئێستا دەنگ باشە ئێستا باشە لەم جارە چێکە سڵاو لە هەموو ئێوە بینەرانی ئەو بەرنامەیە هەموو کەسانی ڕۆژەیەکیمایان خۆش دەوێت و دڵیان بووە و ڕۆژە دەسووتێت و لەگەڵ پەیامەکانی ئەو ڕۆژە هاودەنگن پیرۆزبایی دەڵم لە ڕۆژیاوادا ئەمن فقط پێم خۆشە بڵم دنیا هیچ وەخت بەقەد ئێستا دەوڵەمەند نەبووە هیچ وەختیش بەقەد ئێستا ئینسانی زەحمەتکێش و ڕەنجدەر لە دنیادا ناسەوسێتەوە و ژیانی ناخۆش نەبووە دنیا سەرجەم بە دەستمەزمەیەک ئینسانی سیکۆپاتی نەخۆشی ضد ئینسانی بێئەحساسی پڕخۆشەویستەوەیە ئەم ڕۆژە لەم ڕۆژەدا ئینسان ئەحساس دەکات هەتا عمرم دەسێتە سەرێ زۆرتر لەوە ساغدەمەوە کە کەپیتالیزم دنیای سەرمایەداری چەند بێڕەحم و چەند نابەجێیە و چەندە حەقانیەتی هەیە مارکسیزم ئەو ڕۆژێک ئەو بەرنامەیەک ئێمە چەکمان بۆ هەڵگرت بۆیە جارێکی دیکە حەز دەکەم من هاوپشتی خۆم لەگەڵ هەموو بزوتنەوەیە کە پشتی بەستۆ بە بزوتنەوەی کرێکارانەوە بۆ دنیایکی خۆشتر بۆ دنیایکی ئارامتر و مهرەبانتر دەرببڕم هەر ڕۆژێکی خۆشتان بێت و هیوادارم کە بە زووی لە ئێرانشی سەرکەوتو و لە کوردستانیشی ئازاددا یەک بگرێنەوە بژی یەکی هەر سپاسان ئەمە پرسیاریشمان هەیە لە کاک ئەحمەد ئەگەر بتانێ وەڵام باتەوە بەڵێ من دەتوانم مایکەکەش بدەمێ کە خۆتان پرسیاتی لێ بکەن بەڵێ مایکەکەی بدەن با بتوانین خۆشمان لە قسەکانیان بەهرەمەند بین کاک ئەحمەد گیان دەنگی من ئەویستی وایە بڵێ کاک ئەحمەد وەزعی بۆ هونەر و ئەدەبیاتی کرێکاری چۆنە ئێستا وەزع بۆ هونەر و ئەدەبیاتی کرێکاری چۆنە وەزعی هونەر و ئەدەبیاتی کرێکاری بڵێ وەزعی هونەر و ئەدەبیات ئەسەن ئەو بەشێک پێ دەڵێ کرێکاریە ئەو بەشێک بۆ ئینسان بڵێ لێ دەدا بە نظری من هەر لە سەرەیە هەر بەرەو پێشە هەر دەچێتە پێشێ و کۆمەڵێکی زۆر بەتێ بناوە نووسەر شاعر هونەرمەند سرودبێژ ئینسانی تەنگخۆشی لە خۆی کۆتی بێتەوە ئەمن زۆر دڵم پێخۆشە بە گەشتاوەبوونی یان هەروە گەشتاوە هێشتنەوەی ئەو بزوتنەوەی کە بزوتنەوە هونەری کە سەری بە کرێکار و بە زەحمەتکێش و بە ئینسانی ڕەنجدەر و بۆ کەسانی کە بۆ دنیایەکی ئازاد و ئینسانی تر پێدەخۆشە لە نەزەرمەوە ئومێدبەخشە دنیا و ئەو تەسویرێکە من هەمە لە بزوتنەوەی هونەری کرێکاری و هونەر بۆ دنیای سڵاوتان لەبێت زۆر خۆشحاڵی کە چاڵان پێکەوت و دەمانەدەنگتان بوو کاک ئەحمەد قورسایی کرێکاران بەڕێتان چۆنە بینن ئەمن دەوروبم زۆر شلۆ خەسپاسان دەکەم خدمەتەکەتان داهاتوو بۆ چی کرێکاران زۆر یەک جارێکی فرسەوە کاکێن بەڵێ پرسیارەکە من دووبارەکەمەوە ئەرێ وڵات زۆر شلۆقە دەوروبەرەکەم دەڵم بەڕای ئێوە داهاتووی وەزن و قورسایی کرێکارانیەوە چۆنە بینن وەزن کرێکار هەر وەزن قورسایی هەر هەبوو هەمیشە وەزنی کرێکار لە کۆمەلگادا هەمیشە قرسترین بەشی کۆمەلگا لەسەر ئەسەن کۆمەلگا لەسەر شانی ئەوان دەگات دەقیقە لەو ڕۆژەوە دەست پێ دەکەن لێرەوە دەست پێ دەکات کە کرێکار ئێستاش ئەو یەکگرتوویە کە بی هەیە ئەو تەسمەیە کە بیگۆڕە دنیا لەوێ قەراری نەگرتووە بەناو وەزنی کرێکار دنیا بێ ئەو ئەسەن جەهەندەمە دنیا بێ ئەو ناسێتە پێش ئەسەن سەرخی ژیان دەسەر شانی کرێکار هەم لێرە هەم لەوێ لە هیچ جێشی دنیا نابێت کە خەڵقەی ئەسڵی ژیان لەدەست پێکاردا نەبێت بەڵام بەداخەوە یەکگرتووی و ئەو ڕابەری کرێ بیکە بۆ تێکدانی ئەم نەزمە ناعادڵانەیە ئێستا ناوێت زۆر باشە کاک ئەحمەد ئێمە یەک پرسیارمان بۆ هاتووە ئەگەر بکرێت وەڵام بەم پرسیارە بدەنەوە سپاست دەکەین پرسیارێک هاتووە ئەڵێن مێژووی ڕۆژی کرێکار لە وڵاتە چۆن بووە ڕای گشتی وڵاتە تا چەند ئاشنای ناوەڕۆکی ئەم ڕۆژەیە ئەو وڵاتە نزل وڵاتەکە ئێمە لێ دەژێنیان کوێ بەڵێ بەڵێ ئەم پێم وایە هەر دنیا بەگشتی واچ کۆلە بۆتەوە هیچ کەس بێخەبەر نییە لە دنیا ئەنی بەنسبەتی دە 20 ساڵ دیکە بەڵام ئەوەی کە چەندە فۆکوس دەکەن چەندە باسی دەکەن لێرەدا کە گرێەکە هەیە هەم ژورنالیسمی غەربی فوق العادە لە اختیار دەسەڵاتدا هەم دەسەڵات لە دەست سەرمایەدا وێ عەلاقەیەک بە کۆچی کرێکار بە سوسیالیزم لە دنیای ئازاد بە پێشکەوتووی بۆ ژیانی خۆشتری بنیادەمەکانی وڵاتەکان زۆر کەمە
تەنها ئیطلاعات زانیاری لە موردی ئەوەی کە مەزل بەشی ئێرانیان کوردستانیان حتا هێزی پێشمەرگە حتا تەشکیلاتێکی کۆمەڵە هیچ دەسەڵاتدارێکی ئەوروپایی نییە دەبێتەوە بەڵام باسەکەی سەر شتێ دیکە هەر دقەتیش پێ بۆ شەڕی غەزەداکەوان ئەوە هەردڵەن شەڕی حماس و ئیسرائیل ناڵن قتل عامی ئیسرائیل کە خۆشیشی ئاشکرا بە ڕۆژی ڕووناک ئەم هەموو منداڵی پشتووە لەک خەبەرنگار نبینی ئاوا بێران بە دووربینە گوت ئەم سەراوەسان لە خزمەتەوەدەم باسی بکات بە ئەو جەسارەتێ هەبێت دنیا سەتە پشتەری ئیسرائیل دەوڵەتێکی کرد بە شدەت خەریکە هیتلەر زیندوو دەکاتەوە لە نێوشتنیان وێ خەبەر هەیە ئاشنایی هەیە بە بژوتنەوەکان بە کۆمەڵگایەکانی ئێمە بەڵام ئێستا کەمی لەسەر دەچن هەروەک وەختی خۆی هەڵەبجە و قەتلیعام کرا تاپور کرا گۆرلانی بۆ تێمان تێدا چوو ئێمە بەڵام لە یەک جێ خەبەرەکەی نەبوو 40 ساڵ دواتەکەی ئەو جاوت دەوردێن بە خەبەرنگار و خواردن و دایان هەیە ئارشیوان بکەن بۆ باشی و باشانە بەداخەوە لە دنیایەکی دادەژین کە دنیای ئینسان نییە بۆ ئینسان دروست نەکراوە ئینسان تێدا یەخسیرە بۆ ئەوە کاک ئەحمەد بازگری خۆشەویست کە بەشدار بوون کوردوانت بوون هەر خۆش بنەوە ئاگاو لە خۆ بێت و ڕۆژی خۆشان سەرشان ڕۆژتان باش ئەگەر میکەکە بدەنەوە بە کاک بێهزار بەچاوە بەچاوە بەڵێ کاک بەهزادگیان ئێمە ماوەی بەرنامەکەمان زۆر کەم ماوە زۆر سپاستانەکەین بۆ تەیەکردنی گزارشەکەتان مادونەبوونیتان پێدەین زۆر سپاس دەکەم دەستەکە لە فرسەتێکی چووکدا بتوانانی کامێرامەنەکەم دەیویستە پیرۆزبایی بڵێ کەزانەتێکی زۆر دەکەشی لە پشت کامێرا دەیت پیرۆزبایی بێوەش بڵێت و پیرۆزبایی بە خەڵکی بینەرانی کۆمەڵە بڵێ دەکەن ئیجازە بدەن چەک کەلیمەیە قسە بکات زۆر سپاس سڵاوە و کاتە و باش یەکی مای ڕۆژی ئەجێکم هاوڕێیان ئەگەر ناوەکەم دروست بێت بەڵێ دروستە گیان دەستوشەوتان خۆش بێ بۆ کامێرەمانی ئەو گزارشە پەیامی خۆتان بفەرمۆن شایانی نییە هەروە منی پیشتم ڕۆژی یەکی مای ڕۆژی هەڵپشتی چینی کرێکار دەم و کرێکارانی جیهان پیرۆز بێت هەروە هیوادارم کە گەیشتن بە ئازادی چینی کرێکاری لە ئێران و کوردستاندا دژی چینی کرێکار و بەڵێ ویستم هەر ئەوڕۆ پیرۆزبایی بڵام بە هەموو هاوڕێیان و ناوانی کورد و چینی کرێکار زۆر سپاس بۆیەوە زۆر سپاس کاکسیاگیان دەستوشاوت خۆش بێ خۆشحاڵ بووین زۆر سپاسمان نەبوونیتان پێیاڵەن دەستوشاوتان خۆش بێ حتما دواتر گزارشێکی تر تەنیە بکەن لە درێژە بەنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر سپاس ئێمە کاتمان نەماوە لێرە خواحافیزیتان لێکەین و ڕۆژتان خۆش بەڵێ ئێمە ئەگەر کاتمان بێت ئێمە ئەم ڕاگەاندنی حیزبی کۆمونیستی ئێران بتوانین بخوێنینەوە هاوڕێیان لە ئۆتاق فەرمان ئەگە بتوانن 1-2 دقیقە کاتمان زیاتر بۆوەرگرن حیزبی کۆمونیستی ئێران ڕاگەاندنێکی بەبوونی یەکی ڕۆژی جیهانی کرێکاری 2024 زاینی دەرکرد ئەمڕۆ یەکیارە ئەم ساڵ کرێکارانی ئێران لە هەلومەرجێکدا یەکی ئایار ڕۆژی هاوپشتی جیهانی کرێکاران بەڕێوە دەبن کە لەژێر گوشاری بێکاری گرانی حەقدەستی خواردن لەژێر هێڵی هەژاری مطلق و سەعاتکاری درێژماوە و شوێنی کاری لە ڕاددەبەدەر نائەمندا یەکێک لە دژوارترین قۆناغەکانی ژیانی خۆیان لە ماوەی دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا بەسەر دەبن و لەگەڵ زیانە کۆمەڵایەتەکانی سەرچاوەگرت و لەوە هات دۆخێکدا دەست و پەنجە نەرم دەکەن بەڵام بەم حاڵەشەوە چینی کرێکاری ئێران نەک هەر ملکەچی ئەو هەلومەرجە نامرۆڤانە نەبووە بەڵکو بەهۆی بەرفراوانبوون و کەڵەکەبوونی داواکاری و بەردەوامی ناڕزایەتیەکانی لە ناوەندی خەبات و تێکۆشان لە پێناو گۆڕینی ئەو دۆخی ئێستادا بووە ناڕزایەتی و مانگرتنی بەردەوامی نەیشەکەر فولاد چەند بەشێک لە شرکەتی نەوت و شرکەتە پەیمانکاریەکان ناڕزایەتی خانەنشینان مامۆستایان و پەرستاران لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا نمونەی بەرچاوی ئەم بزوتنەوە ناڕزایەتی و داواکاری تەورانە بوون ئەگەرچی ئەم ناڕزایەتیانە
ئاکامێکی ئابووری ئەو تویان لێ نەکەوتێتەوە بەڵام بزوتنەوەی کرێکاری ئێرانیان هەنگاوێکی گەورەتر بەرەو پێشەوە بردووە. گرنگی خەبات و ناڕەزایەتیەکانی ئەم قۆناغی چینی کرێکار بە تایبەتی لەوەدایە کە ئەم خەباتانە لە جەرگەی شۆڕشی ژیان ئازادی و لە ژینگەیەکی کۆمەڵایەتی ئەجگار سیاسی کۆمەلگای ئێراندا بەڕێوە دەچن. بۆ کۆماری ئیسلامی کە لە سێبەری خۆشی دەترسێت هەر ناڕەزایەتی و مانگرتنێک بە هەڕەشە بۆ سەر تەواوەتی دەسەڵاتەکەی دەزانێت وە هەر بەم پێش هەڵسوکەوتی لەگەڵ دەکات. لەوەها بارودۆخێکدا هەر چەشنە بزافێکی ناڕزایەتی بەکردەوە دەکەوێتە سەر ڕێبازی شۆڕشی ژینە. ئاشکرابوونی پەروەندەی گەندەڵی و دزی و هەزاران ملیارد تمەنی و هەروەها سەپاندنی هەزینەی قورسی دەستێوەردانی سەربازی و پاڵپشتیکردن لە بزوتنەوە تێروریستیەکان لە ناوەندەکانی قەیرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەسەر خەڵکی ئێراندا لە کاتێکدا کە زیاتر لە 70% خەڵکی ئێران لە ژێرهێڵی هەژاریدا دەژین بە شێوەیەکی ڕوون و ئاشکراتر ڕزەی و پرتوکاوی حکوومەتی جنایەتکاری ئیسلامی دەرخستووە. ئەم دۆخە بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکاری بەرامبەر بە پرسە سیاسیەکان هەستیارتر کردووە. خێرایی ڕەوتی ڕووداوە سیاسیەکان و ئەو بارودۆخە مەترسیدارەی کە لە ڕێدایە بە ئاگابوون و وشیاربوونەوەی هەرچی زیاتری جەماوەری کرێکاری کردووە بە پرسێکی حتمی. لەم دۆخەدا پێویستە بە مەبەستی یەکگرتووکردنی ڕیزەکانی کرێکاران و ئامادەکردنیان بۆ خەباتێکی لێبڕاوانەتر و چارە نووساسەر هەوڵی زیاتر بەکارپێنرێت. لەم ڕێگایدا هەماهەنگی و سەراسەریکردنەوەی خەبات و ناڕزایەتیەکان لە پێناو داواکاریەکانی تایبەت بە بارودۆخی کار، ژیان وە خۆش پژێوی کرێکاران پرسێکی زۆر پێویست و گرینگە. کرێکاران لە پرۆسەی ئەم ململانێ و ڕوبەڕووبوونەوە بەردەوامە لەگەڵ خاوەنکار و دەوڵەتدا وشیارێکی بە کۆمەڵ سەبارەت بە جێگە و پێگەی کۆمەڵاتی خۆیان لە خەباتی سیاسیدا بەدەست دەهێنن وە خۆیان وەک چینێک بۆ خۆیان ڕێک دەخەن و بۆ دیفاع لە بەرژەوەندی چیناتەکانیان ڕادەپەڕن. ئەگەر ئەمڕۆ یەکێک لە خاڵ لاوازەکانی بزوتنەوەی چینی کرێکار بریتە لە نەبوونی ڕێکخراوی چینایەتی و جەماوەری و نەبوونی ڕێبەریەکی سەرتاسەری، ئەوە بزوتنەوەی مانگرتن و ناڕزایەتی کرێکاران پلاتفۆرمێکی گونجاو و کاریگەرترین مکانیزمە بۆ زاڵبوون بەسەر ئەو خاڵە لاوازانەدا. لەم ساڵانەی دواییدا لە دڵی ئەم بزوتنەوەی مانگرتن و ناڕزایەتی کرێکاراندا نەوەیەک لە هەڵسوڕاوان و ڕێبەرانی کرێکاری سەریان هەڵداوە و بوونەتە پێشەنگی خەبات و ناڕزایەتیەکان. ئەم هەڵسوڕا و ڕێبەرانە ڕۆڵێکی یەکلاکەرەوەیان لە بەڕێوەبردن و ڕێخستنی مانگرتن و ناڕزایەتی کرێکارەکاندا هەبووە. کرێکاران لە درێژەی ئەم مانگرتن و ناڕزایەتی و ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ خاوەنکاران و دەوڵەت لە ئاستێکی جەماوەریدا دەرێک بەو ڕاستیە دەکەن کە بۆ گەیشتن بە ژیانێکی ئینسانی پێویستە نەک هەر لە کۆماری ئیسلامی بەڵکو لەم پەیوەندیە سیاسی و چینایەتی زاڵەی ئێستاش تێپەڕ بڕێت. تەنیا چینێکی کرێکاری ڕێکخراوە و خاوەن وشیاری چینایەتی دەتوانێت ویست و داواکاری ڕەواکانی خۆی بەسەر سەرمایەداراندا بسەپێنێت. تەنیا چینێکی کرێکاری دەرکراو و خاوەن ئاگایی چینایەتی دەتوانێت ئازادی ڕاستەقینە بۆ جەماوەری خەڵک بە دیاری بینێت. تەنیا کرێکارانی ڕێکخرا و خاوەن ڕێبەریەکی سیاسی دەتوانێت پێداویستیەکانی ڕووخانی شۆڕشگێڕانی کۆماری ئیسلامی و پێشڕەویەکانی شۆڕش گەرانتی بکات. حیزبی کۆمونیستی ئێران ڕۆژی یەکی ئایار ئەم هێمای هاوپشتیە شوەدارە چینایەتی و ئەنتەرناسیۆنالیستیە لە سەرجەم کرێکاران پیرۆزبایی دەکات و هەوڵ و تێکۆشانی دڵسۆزانە و ماندوو نەناسانەی ڕێکخرانی مانگرتن و ناڕزایەتی کرێکاریەکان لەم ساڵانەی سەخت و دژوارەدا کە تێپەڕمان کرد بەرز دەنرخێنێت. بژی یەکی ئایار ڕوخێدڕشینی کۆماری ئیسلامی بژی ئازادی و سوسیالیسم. کمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران. دەستخۆش ئەمیر کۆمەڵێک نامە هاتووە بە ئەوانە بخۆنینەوە. دەستخۆش بۆ بینەرانمانە لە شاری بانە، لە شاری سەقز، لە بۆکان پیرۆزبایی ڕۆژی ئایاریان لە هەموو کرێکاران و زەحمەتکێشان کردووە، پرسیاریان بۆمان هەناردووە. بەداخەوە ئێمە بەهۆی ئەوەی کە کۆمەڵێک میوانمان داوەت کردبوو کە بێن بۆ بەرنامەکان، بەڵام میوانەکان هاوزەوان لە نێو خۆپیشاندانەکان نابوون و بەهۆی ئەوەی کە قەرەباڵێکیقێکی زۆر بوو نەمانتوانی بەڕاستی پرسیارەکانیان ئاراستە بکەین. داوای لەبوردنەکەین حتمما لە بەرنامەکانی داهاتوودا سایەکەینەوە پرسیارانە بگونجێنین لە بەرنامەکانی داهاتوودا لە بینەران و لە میوانەکانیان بکەین. دەستیان خۆش بێت. کاتمان نەماوە بەداخەوە میر بە خواافزی لە بینەرانمان بکەین. بۆ بینەرانی عزیز کە لەگەڵمان بوو سپاس بۆ ئازانی کە گزارشیان تێکرد. حتمما لە درێژەی بەرنامەدا گزارشەکان دووبارە بڵاو دەکەینەوە. سپاس پێوەش، کاتێکی خۆش. سپاس بۆ ئەوەی کە بینەرمان بوون، کاتێکی خۆش.
بۆ پێشەوە بۆ خیابان و ڕۆژی ئەوەلیمەیە بۆ پێشەوە بۆ خیابان و ڕۆژی ئەوەلیمەیە بەرەو مەیدانی پەرخۆرۆژ بۆ پێشەوە بەرەو مەیدانی پەرخۆرۆژ بۆ پێشەوە با بلرزی سرها فشار بداشتکی دلیشان با بلرزی سرها فشار بداشتکی دلیشان ورین همو حالا بدن